قوتابیانی عزیز لە ڤیدیۆم جارە دێنە سەروانەی هەفتەم لە بەشێکم لە بیرکاری پۆلینۆژ کە لاسەنگە ئاوێتەکانە. لە لاسەنگە ئاوێتەکان دوو ڕێگەمان هەیە، ڕێگەی وامان هەیە لەگەڵ ڕێگەی یانمان هەیە. سەرەتا بابزانین هەنگاوەکانی شکارکردنی پرسیارمان چییە. هەمیشە هەنگاوی یەکەم لە پرسیار تەمەشاکەگە کردداری کۆتە بوو یان کردداری کەمەتە بوو یان کۆیەکەی ئەنجامدا یان کەمەکەی یان جاری وای کردداری کۆت دەبی یان جاری وای کردداری کەمەکەت دەبی. پاشان هەنگاوی دوم چ بکە، ئەگەر کردداری جاران و دابەشتە بوو نەکەی هیچ کاتێک کردداری جاران و دابش پێش کەم و کۆیەکەی ئەنجام دەی. واتە هەمیشە مەچ دەکەین، ئەگەر کۆمان هەبوو کۆیەکەی ئەنجامەدەن یان ئەگەر کەمەکەمان هەبوو کەمەکەی ئەنجامەدەن ئەو جادەینە سەر جاران و دابش. ئێستا لۆ نمونە دێین پرسیارێکمان هەیە دەڵێت چار بچووکتریان یەکسان لە سین کۆ دوو بچووکتریان یەکسان لە چەند لە هەشت. ئەمە کوو بزانین ڕێگەی واوە یان ڕێگەی یانە. ئەگەر هیچ ئامرازێک نەنووسرا بوو، واوەکەمان نەنووسرا بوو یانەکەشمان نەنووسرا بوو، ئەوە بزانە چیە ڕێگای واوە. جاری وێ واوەکە دەنووسرێ بەڵام زۆربەی جار نانووسرێ واوەکە. ئەگەر هیچ پیتێکش نەنووسرا بوو کەواتە چیە، ئەوە ڕێگەی واوە. لە ڕێگەی یانەکە لە پرسیار هەمیشە دەنووسرێ. بەو شێوێ جیادەکەی و جیاکردنەوەن ئاسانە. چۆن شیکاری دەکەین؟ دێین سەرەتا پرسیارەکەی وەک خۆ دەنووسینەوە. چار بچووکتریان یەکسان لە سین کۆ دوو بچووکتریان یەکسان لە چەند لە هەشت. تەمەشاکە لە پرسیارەکەی بزانە کردداری کۆ یان کەم یان جاران یان دابەشت چت هەیە. ئەگەر دقت بیت تەنها کردداری کۆت هەیە، تەنها کردداری کۆت هەیە کەواتە تەنها و کردداری ئەنجامەدەی. هەمیشە چ دەکەی؟ تەمەشای نێوانی هەردوو لاسەنگەکان دەکەی. چمان هەیە؟ سین کۆ دوو، کۆ دوومان هەیە. هەمیشە چ دەکەی؟ دژەکەی وەردەگری. ئەگەر کۆ بوو دژەکەی وەرگرە کەم، ئەگەر کەم بوو دژەکەی وەرگرە کۆ، ئەگەر جاران بوو دابەش وەرگرە، دابەش بوو جارانی وەرگرە. لێرە چمان هەیە؟ کۆ دوومان هەیە. کەواتە چ دەکەین؟ دژی کۆ دوو چییە؟ یان بڵێ دژی موجب دوو دژەکەی چیە؟ سالب دوو. کەواتە سالب دووەکەی لە هەر سێ لای زیاد دەکەی، لە هەر سێ لای زیاد دەکەی. ئەوە سالب دوو لێرەم زیاد کرد، ئەوە لێرەشم زیاد کرد، ئەوە لێرەش، کەواتە لە هەر سێ لای سالب دووەکەم زیاد کرد. پاشان چ دەکەم؟ چار کەم دوو دەکاتە چەند؟ دەکاتە دوو. نیشانەکە وەک خۆ دادەنێەوە. سینەکەش وەک خۆ. موجب دوو سالب دوو دەکاتە چەند؟ دەکاتە سفر. سفرش پێویست ناکە بنووسینەوە، نیشانەکە وەکو خۆ دەستکاری ناکەی. هەشت کەم دوو دەکاتە چەند؟ دەکاتە شەش. سینەکەمان بەتەنێمە ئەو بەڵێ، کەواتە ئەوە وەڵامەکەمانە. دێین ئەگەر باسی هێڵی ژمارەکانی کرد، ئەوە هێڵی ژمارەکان دەستە چەپت هەمیشە سالبە، دەستە ڕاستت هەمیشە موجبە، ناوەڕاستی سفر. چمان هەیە؟ دوو شەشمان هەیە. یەک دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج ئەوە شەش. لەسەر دووەکەی بازنەشی دروست دەکەی، ئەوە بازنەک. لەسەر شەشەکەش بە هەمان شێوە بازنەشی دروست دەکەی. تەمەشاکە لە دووەکەی نیشانەکە خەتەکەی لەگەرە، بەڵێ، کەواتە بازنەکەی چ دەکەین؟ تۆق دەکەین. شەشەکەش بە هەمان شێوە بازنەکەی چ دەکەین؟ تۆق دەکەین. لە ڕێگەی واوەکە، ڕێگەی واو هەمیشە چنە؟ وەکو دۆست وانە دۆستن. هەمیشە کۆمەڵی شیکارەکان لۆ یەکتری دێتەوە، واتە ماوەشی هاوبەش دروست دەکەن. لە خۆتووە بزانە دۆستن یان هاوڕێی نزیکن. هەمیشە ماوەشی هاوبەش دروست دەکەن لە نێوانی کری، دۆستی یەکترن. وە لە خۆت ئەتوانی مەفهومەکەی تێبگەی. ڕێگەی یانمان هەیە. لە ڕێگەی یان تەمەشاکە لە ڕێگەی یان ئێستا لۆ نمونەگەر ئەو کۆمەڵی شکارێک بێ سێ و سالب سێمان هەبی، سێ و سالب سێ. ڕێگەی یانەکە هەمیشە چییە؟ لە یانەکەی دیارە. زۆر جا مەسەلەن کە قسەشی دەکەی دەڵێ یان من دەبم یان تو، واتە بەمانای چ دێ؟ بەمانای وەک هەڕەشەیەک دێ. واوەکە چییە؟ لە ڕێگەی واوەکە زۆر جا دەڵێ چ؟ من و تۆ پێکەوە. یعنی چ؟ بێکەوە دۆستین. وە لۆ خۆت مەفهومەکەی تێبگە. لە ڕێگەی یانەکە چنە؟ دژمنن. واتە ئەگەر دژمن بن کەواتە کۆمەڵی شکاری وەی لۆ لای ڕاست دەچی، ئەوە لۆرای چەپ دەچی. هەمیشە پێچەوانە یەکترینە، هەمیشە پێچەوانە یەکترینە، دژمنن. لێرە دژمنن، لێرە چنە؟ دۆستن، بە یەکتری هەڵ ناکەن. بەڵام لێرە هەمیشە چنە؟ هەمیشە دژیەکن. دێنە سەر پرسیار سین کەم چوار بچووکتر لە سالب هەفتیان سین کۆ
سێ گەورەتر لە چەند لە 4 ئەو لاسەنگەیمان هەیە لەگەر ئەوە دەڵێ یان من یان تو یعنی وا لە خۆت تێبگە دژمنی یەکترینە لێرە نرخی سینەکەی کوبینەوە سینەکە لە شوێنی خۆی هێماکەی دانێ وەکو خۆ سالب هەفتەکە لە شوێنی خۆی ئەو سالب چوارەی دەینینە ئەو بەری دەبێتە چەند موجب 4 ئەتو سەرەتەوە دانێ ئەو لاسەنگەی دووەمت هەر نییە لاسەنگەی دووەمت هەر نییە تەنها یەک لاسەنگەهان لە پێش چاوت ئاسانتر بوو ئەو لاسەنگەی کوشیکارکە مێستە سینەکە وەکو خۆ نیشانەک وەکو خۆ تەمەشاکە هەر کاتێک نیشانە جیاواز بوون تەماشی ژمارە گەورەکەی کە بزانە نیشانە چییە سالب ڕاستەخۆ نیشانەی گەورەکە دانێ ئەو جا بڵێ چ ژمارەی گەورەکەم بچووک 7 کەم 4 دەکاتە چەند دەکاتە 3 ئەو جا یانەکەی دەنووسمەوە ئەو جارێک چ بکە دەستەشی لەو لایدانێ وا حساب کە تەنها ئەو لاسەنگێت هەیە چەند ئاسانتر بوو سینەکەی دەنووسمەوە ئەو سێ فرەدە ئەو لای بێ ئیشە بە کەلکردنایە بێ ئیسفادەی لۆتو دەبتە چەند دەبتە سالب 3 موجب بوو کە دێتە لە دەبتە سالب سینەکە وەک خۆ نیشانەکە وەک خۆ 4 ناقسن 3 دەکاتە چەند دەکاتە 1 ئەو جارە دێین هێڵی ژمارەکان دروست دەکەین 0 دەستە چەپ سالب دەستە ڕاست موجب چمان هەیە یەکمان هەیە ئەوە 1 بازنەچی دروست دەکەین تۆخی ناکەین چونکە خەتەکەی لەگە نییە چمان هەیە سالب 3 ئەوە سالب 1 ئەوە سالب 2 ئەوە سالب 3 ئەو جا گوتمان چنە یەکەکە دەڵێ چ یان من ئەبم لە ئەو لای دەڕۆ دژمنن سالب 3 کەش دەڵێ یان من ئەبم کەواتە هەمیشە چنە دژی یەکترینە یەک لە ئەو لای ئەڕۆ یەکش لە ئەو لای ئەڕۆ دەینە سەر نمونەی ڕاهێنان پرسیاری سێممان هەیە ئەگەر تەمەشاکە هیچ ئامرازەکرد نییە نەواوە تێنەیان کەواتە ڕێگای چییە واوە تەمەشای پرسیاری چوارم بکە هیچ ئامرازەکرد نییە کەواتە ڕێگای واوە لایەن ئەگەشەکە دیقەت دەیانەکە هەمیشە دەنووسرێ دێنە سەر پرسیاری سێم شکار دەکەین گوتمان یەکەم هەنگاوە پرسیارەکە وەک خۆ دەنووسینەوە پێنجەکە وەک خۆ نیشانەکە وەک خۆ 4 سین کۆ 1 بچووکتریان یەکسان لە 13 تەمەشاکە کردداری چ هەیە کردداری جاران تێ لەگەڵ کردداری کۆ هەمیشە هەنگاوی یەکەم یان کردداری کۆ ئەنجامەدە یان کەم ئەو کات جاران و دابش کردداری کوێەکەی ئەنجامدەی سەرەتا لێرە چمان هەیە موجب یەکمان هەیە دژی موجبیەشی چی سالبی کەواتە سالب یەکەکەی لە هەر سێ لای زیادەکەی ئەوە سالب 1 ئەوە سالب 1 ئەوە سالب 1 لە هەر سێ لامان زیاد کرد پاشان چ دەکەین 5 کەم 1 دەکاتە چەند دەکاتە 4 نیشانەکە وەک خۆ دەستکاری ناکەین 4 سینەکە وەک خۆ دەستکاری ناکەین 4 سین چمان هەیە موجب یەکمان هەیە و سالب 1 دەکاتە چەند دەکاتە 0 سفرەکەش پێویست ناکە بنووسینەوە نیشانەکە وەک خۆی 13 دەکەم 1 دەکاتە چەند دەکاتە 12 ئەوە کردداری کوێەکەمان ئەنجامدە تەمەشاکە سینەکە هەر ژمارەی لەگەڵاوجە مادام دەبیت چ بکەین ئەو ژمارەش نابی لەگەڵی بی سین وەدانەی کابرایشی بێت تەبیعاتە حەز دەکە هەمیشە تەنیابی لێرە چی لەگەڵە چاری لەگەڵە کەواتە دەبیت چ بکەی ئەو چوارەی لابەی کرددارەکە چییە جارانە پێچوانەی جارانی چییە دابش هەمیشە چ کرددارێک بوو دژەکەی وەرەگری کەواتە هەر سێ لای دابشی 4 دەکەی دابش 4 دابش 4 دابشی 4 دابش 4 دەکاتە چەند 1 نیشانەکە وەک خۆ 4 دابش 4 دەکاتی یەکەش پێویست ناکە بنووسینەوە تەنها سین دەمینێتەوە نیشانەکە وەک خۆ 12 دابش 4 دەکاتە چەند دەکاتە 3 یان 4 جاران ژمارەش بکەم دەکاتە 12 جارانی 3 بکە دێنە سەر هێڵی ژمارەکانمان هەیە 0 دەستە چەپت سال بۆ دەستە ڕاست موجەبە چمان هەیە 1 و سێمان هەیە 1 2 3 4 بازنەشی لەسەر یەکەکەی خەتەکەی لەگەی بەڵێ خەتەکەی لەگەی کەواتە کلااوەکی لەسەری باز دەکەنێت تۆخەبی ڕاستە خۆ چمان هەیە سێمان هەیە بە هەمان شێواز تۆخ دەبی لە ڕێگای واوگوتم چیان لە نێوان هەیە دۆستایەتیان لە نێوان هەیە محیبەتیان لە نێوان یەکدی هەیە کەواتە ماوەچی هاوبەش دروست دەکەن پرسیاری چوارەم بە هەمان شێواز دووەکە لە شوێنی خۆی نیشانەکە وەکو خۆ سینەکە وەکو خۆ کۆ
دوو بچووکتر لە 5. تەمەشاکە سینەکە چی لەگەڵە کۆ 2 کردارەکەت کوێ دژی کردداری کۆ چییە کەم کەواتە دژی موجەبدوی سالب دوورە دەگری لە هەرچی لای زیاد دەکەی سالب 2 سالب 2 سالب 2 دووکەم دوو دەکاتە چەند دەکاتە سفر نیشانە کۆک خۆی سینەکەی دەنووسیەوە موجەبدوو سالب 2 سفر دەکات پێویست ناکە نیشانەکە وەکو خۆی 5 کەم دوو دەکاتە چەند دەکاتە 3 دێن هێڵ ژمارەکان دروست دەکەین سفر سالب موجب چەندمان هەیە سفر و سێمان هەیە ئەوە سفر ئەوە 1 ئەوە دوومان هەیە ئەوە 3 دوو بازدا لەسەر سفر و سێکەی دروست دەکەی ئەگەر تەمەشاکە ڕێگاکەم چ بوو ڕێگای واو بوو کەواتە چیان لە نێواندا هەیە ئەو دوو غەدارە محیبەتیان لە نێواندا هەیە کەواتە لە یەکتری دێنەوە ئەو جارە دێنێ سەر ڕێگای یان تەمەشاکە ئەو لاسەنگێت هەیە یان ئەو لاسەنگێت هەیە وا حسابکە تەنها ئەوان دەتێ سەرەتا ئەوەی لە کۆڵە خۆتکەوە ئەو جاوەرە سەر لاسەنگەی دووەم کە دەستم لە سەوەیدانە ئەو لاسەنگەیە بەکاری خواچلی دەدەی ئاسانترەبی لە پێش چاوت سین لە شوێنی خۆی نیشانەکە وەک خۆ دەستکارینەکەی سالب شەشەکە وەک خۆ ئەو موجب دووە لێرە چیە زیادە دینی ئەو لای هێمای لاسەنگە ڕاستەوخۆ نیشانەی دەگۆڕێ موجب دوو دەبتە چەند دەبتە سالب 2 سینەکە وەک خۆ نیشانەکە وەک خۆ نیشانەکان هەردوو سالبن کەواتە سالبەکەی دانێ و کۆیانکەوە ئەوە یەکمان شیکار کرد ئەو جا یانەکەی بنووسەوە یان ئەو جارەی دەستەچی لەو لایدانێ وا حسابکە تەنها ئەو لاسەنگی ئاسانترە بێ پێش چاوت سین وەکو خۆ نیشانەکە وەکو خۆ شەشەکە وەکو خۆ ئەو موجب دووە بستە و لای دەبتە چە سالب 2 سینەکە لە شوێنی خۆی نیشانەکە وەکو خۆ 6 کەم دوو دەکاتە چەند دەکاتە 4 ئەوە شیکارم کرد زۆر بە ئاسانی ئەو جارێک چم هەیە هێڵی ژمارەکانم هەیە دەستە چەپم سالب بۆ ڕاستم موجبە و نێوانەکەشی سفرە چم هەیە موجب 4 ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 بازنەشی لەسەر تەپڵی سەری دروستکە بەڵام تۆخنەکەی لە بۆی خەتەکەی لەگەنیە چیتکەمێ سالب 8 سالب 1 2 3 4 5 6 7 8 ئەوە سالب 8 ئەوە بازنەکەم لەسەر تەپڵی سەری دروست کرد بازنەکەش پڕ ناکەی چونکە خەتەکەی لەگەر نییە ڕێگەی یانەکە چییە دوژمندارن کەواتە پێچەوانە یەکدینە ئەوە لۆ ئەو لای دەڕۆ ئەوەش لۆ ئەو لای پرسیاری هەفتەممان هەیە بە هەمان شێواز میمەکە لە شوێنی خۆی سالب یەکەکەی دەبی چ لێ بکەین دەبی بگوازینەوە ئەو بەری ئەو سالب یەکەی دەبی بگوازینەوە کەواتە تەنها نیشانەکەی وەکو خۆ دەنووسینەوە سفرەکە وەکو خۆ ئەو سالبیە کە بێتە ئەو لای دەبتە چەند موجب 1 دەستەشی لێرەدا ئەنێم گوتم لەوەی ئاسانتر بێ لە پێش چاوت میمەکە وەکو خۆ نیشانەکە وەکو خۆ سفر کۆی هەر ژمارەی بکەی دەکاتە چەند دەکاتە ژمارەکە خۆی کەواتە 1 دەکە یان میمەکە لە شوێنی خۆی نیشانەکە لە شوێنی خۆی چوارەکە لە شوێنی خۆی ئەو سالبیەکەی دەگوازمەوە لەوەی دەبتە چەند موجب 1 میمەکە وەکو خۆ نیشانەکە وەکو خۆ 4 کۆیەک دەکاتە چەند دەکاتە 5 هێڵ ژمارەکان ئەوە هێڵ ژمارەکان چمان هەیە نێوەڕاستەکەی سفرە 1 و 5 مان هەیە ئەوە 1 2 3 4 5 5 4 3 2 1 یەکەکە دوو بازنەی بەتاڵ چونکە خەتەکان لەگەنیە مادەم ڕێگەی یانە هەمیشە چنە پێچەوانە یەکتری چونکە دژمندارن قەت پێک نایەن سولحیش ناکەن سەرشکارکردنی پرسیاری نیشتیمانی لە بابەتی ئاوێتەی لاسەنگە پرسیاری کەمان کە پار هاتەوە خولی یەکەم 2024 لاسەنگێکی ئاوێتەی دایتە من هەمیشە لۆ لاسەنگەکان چت هەیە دوو هەنگاوت هەیە لۆ شکارکردنی پرسیار هەنگاوی یەکەم هەنگاوی دوم هەنگاوی یەکەم کردداری یان کۆت هەیە یان کەمت هەیە هەنگاوی دوم چت هەیە یان جاران هەیە یان دابشت هەیە ئەتوو چ دەکەی هەنگاوی یەکەم هەمیشە تەمەشاکە ئەگە کردداری کۆت هەبوو یان کەمت هەبوو سەرەتا دەبی ئەوی ئەنجام دەین پاشان دەینە سەرچە جاران و دابش تەمەشاکە لە خۆ قورسکردنی ناوێ تەمەشاکە مادام هیچ پیتە شتێدانی کەواتە ڕێگای چییە ڕێگەی واوە تەمەشاکە یانەکەی لە هەڵبژارنەکان دەیە ڕاستەوخۆ ئەوە تەرک کەواتە سی هەڵبژاردم لۆم مایتەوە پرسیاری لە خۆت ئاسان کە هەمیشە تەمەشاکە کردداری چت هەیە
کردداری کۆت هەیە لەگەر جاران 4 سین کۆ یەک گوتمان هەمیشە کرددار من هەموو دژی وەردەگرین ئێستا موجب یەکەوە نیە کەواتە دژەکەی وەرگرت دژەکەی چەندە سالب یەک کەواتە ڕاستەوخۆ هەردوو لای لاسەنگەکەی کەمی یەکی بکە چونکە دژی وی وەردەگرین دژی وی موجبێکی دەکاتە چەند سالب یەک باشە 13 کەمێک دەکاتە چەند دەکاتە 12 5 کەمێک دەکاتە چەند دەکاتە 4 زۆر چاکە لەگەر سینەکەی چمان هەیە چوارمان هەیە کردارەکە چییە؟ کردارەکەم جارانە کەواتە پێچەوانی جارانی چیە دابش کەواتە هەردوو لایدا هەر سێ لای دابش چەند دەکەی دابشی 4 12 دابش 4 دەکاتە چەند دەکاتە 3 4 دابش 4 دەکاتە چەند دەکاتە 1 وەرە لە هەڵبژارنەکان چ بکە ئەوە 1 و 3 تێدا بۆ هەڵبژێرە 3 و 4 تەرک 4 و 12 لۆمارێ 1 و 3 وانە کەواتە ڕاستەوخۆ ئەی هەڵدەبژێرم دێنە سەر پرسیاری دووەممان هەیە ئەویش پار هاتەوە ئەڵێ کام ژمارە شیکارە بۆ ئەو لاسەنگەی تەمەشاکە واتە چ دەکەی ئەتوو ئەو ژمارانە لە شوێنی سینەکەی دادەنێ بزانە ئایا شیکارە لەو لاسەنگەی یان نا دەی سەرەتا تاقی دەکەینەوە سەرەتا چ دادەنێ سێکەی سەرەتا لە لاسەنگەی یەکەم دانێ ئەگەر سێی لێرە دابنێم کۆ یەکی بکەم دەکاتە چەند دەکاتە 4 ئایا 4 گەورەترە لە 2 بەڵێ ئەوە یەک دەرچوو ئەو جارە دەبی لەوەش شیکار دەرچی لەوەش تاقی بکەوە ئەگەر سێی لێرە دابنێم سێ کەم 2 دەکاتە چەند دەکاتە 1 ئایا 5 گەورەترە لە 1 بەڵێ کەواتە سێ دەبیتە شیکار پرسیاری سێمان هەیە بە هەمان شێوەز ئەڵێ کام ژمارە شیکارە بۆ لاسەنگەی ئاوێتە ئەگەر بێت و سێی دابنین ئەی تاقی دەکەینەوە دەبی هەر ژمارەکان تاقیکەوە ئاگادار بە سێ ئەگەر لێرە دابنین سێ کۆ سێ دەکاتە چەند دەکاتە 6 ئایا 6 گەورەتر لە 6 نەخێر کەواتە ئەی هاونیە بیدانێ 1 لە شوێنی سینەکە 1 دادنی ناوجارێ 1 کۆ سێ دەکاتە 4 گەورەتر لە 6 نەخێر کەواتە ئەوش تەرک دێنە هەڵبژارنی سی تاقی دەکەینەوە 4 لێرە دانین 4 کۆ سێ دەکاتە چەند دەکاتە 7 گەورەتر لە 6 بەڵێ ئەو لایەکمان دەرچوو ئاگادار بە دەبی هەردوو لا دەرچی ها دێن ئەو جاری 4 دەکەی لێرە دەنین 14 کەم 5 دەکاتە چەند دەکاتە 9 ئایا 9 گەورەتر لە 9 نەخێر ئەوەش تەرک کەواتە چمان ڕاستە کەواتە دیمان دەبێتە وەڵامی ڕاست دێن چمان هەیە پرسیاری چوارەمان هەیە ئەڵێ ئەو لاسەنگە ئاوێتەم هەیە دەڵێ بەڕێگەی یان شکاری بکە بەڕێگەی یان تەمەشاکە مادەم لاسەنگێکی ئاوێتەیە دەبی چبی چەند هێمای لاسەنگەی لەگەڵە دوو هێمای لاسەنگەی لەگەڵەوە نیە تەمەشاکە لە هەڵبژارنی دی یەک هێمای لاسەنگەی دایەوە نیە کەواتە ئەوە ڕاستە و خۆ تەرک لێرە سینەکە لە شوێنی خۆی کردارەکە جارانە کەوا دەردوو لای دابەشی دوو دابش دوو یەک پێویست ناکەم نووسینەوە نیشانەکە وەک خۆ 6 دابش دوو دەکاتە 3 یانەکەش وەک خۆ بە هەمان شێوەز لێرە هەردوو لە دابەشی 3 سینەکەی دەنووسیەوە نیشانەکەی دەنووسیەوە ئاسانە 12 دابش 3 دەکاتە 4 کەواتە سین بچووکتریان یەکسان لە یان سین گەورەتر لە 4 کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست